موچەی مانگی 12 لە بەردەم چارەنووسێکی وندایە و ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش پێی وایە ئەو 441 ملیار دینارەی کە بڕیارە عێراق وەکو موچەی مانگی 12 بینێرێت هەرێم بەنیازە بیخاتە بری تەواوکاری موچەی مانگەکانی 10 و 11 و بە دووری دەزانێت هەرێم موچەی مانگی 12 دابەش بکات. وزارەتی دارایی هەرێم 17 ڕۆژ دەستی بەسەر موچەی مانگی دەیاگرت، 18 ڕۆژیش بەسەر موچەی مانگی 11 کە بەغدا ناردوێتی. بۆ لە بەرەوەی بچینە ساڵی نوێوە و ئامادە نین لە داهاتی ناوخۆ کەم و کورتی موچە پڕ بکەنەوە لە کاتێکە عێراق بە هۆکاری نەناردنی داهاتی ناوخۆ ئەو بڕەپارانەی ناردووە و ئێستاش لە مانگی 12 441 ملیار ماوە. ئەگەر عێراق بینێرێ هەرێمەی خاتە بری پڕکردنەوەی موچەی مانگی 10 و 11 گوایە لە داهاتی ناوخۆ داوانە دەبێ بیخەنەوە سەری. بەم نیەتە هەرێم دەیەوێ موچەی مانگی 12 نەدات لە کاتێکە عێراق تا ئێستا 10 تریلیۆن و 901 ملیاری بۆ موچەی ئەم ساڵی ڕابردوو ناردووە. حکومەتی ماوەسەرچووی هەرێم لە کۆی 12 مانگ داهاتی ناوخۆی 3 مانگی گەڕاندۆتەوە بۆ ناوەند و ئەو بڕەپارێشی وەزارەتی دارایی فیدراڵ وەکو موچەی مانگانە ناردوێتی ئامادە نەبوو لە داهاتی ناوخۆ پڕی بکاتەوە و لە موچەی هەر مانگێک بڕێک لە موچەی دوای ئەوەی خسۆتە سەر کە بەغدا ناردوێتی. موچەخۆران دەڵێن ئەگەر هەرێم خەمی موچە و ژیانی خەڵکێتی بۆ لە ڕێی تەوتینکردنی موچەوە کۆتایی بەم کێشەیە ناهێنێت. هیچ پاساوێک نییە بۆی کە تۆ داهات تەسلیمەکە یانە من لێرە هاوڵاتی ئەم وڵاتەم و مافی خۆم هەیە و ئەبێ بمدرێتێ و نەدانی دانی موچە تەبیعیە بەس خواردنی یەک دانەی دواخستنی یەک ڕۆژی گەورەترین کارەساتە لای من، یعنی دانی ئەرچی سەرشانتە بەڵام دواخستنی گەورەترین کارەساتە بەلای منم بۆیە بە هیچ شێوەیەک لە هیچ مانجە خۆش نابین و دڵنیا بن لە ماوەی ڕابردوش ئەوەی کە لە ڕابردوش شەفەوتاوە ئێمە لێ پێشینەوازیشی لێ نایێنین. هەر فەرمانبەرێک هەر مامۆستایەک 30 ڕۆژ جارێ دەوامی کرد لە دوای 30 ڕۆژەکە شایستەدارەکانی خۆی وەرنەگرت نەیکا بە 30یەکەمین ڕۆژ و واز لە دەوامەکەی بهێنێ. ئەوە ڕێی ئێمەیە. ئێمە لە فشارەکانمان بەردەوام دەبین بۆ ئەوەی موچەی مانگی 12 نەخورێت، چونکە ئەو هەنگاوانەی حکوومەتی هەرێم ناوێتی و ئەو شارەزاییەی ئێمەش هەمانە لە پلانگێڕیەکانی هەمووی نیشاری ئەوەیە کە مانگی 12 نەدان و لە ڕاگەاندنەکەیشا بە ئاشکرا ئەڵەیە کە مانگی 12 حکوومەتی عێراقی نەیناردوونین بەتەمانیە ئەمان بیدەن. ئێستا حکومەتی ناوەند و خۆی دەڵێ هیچ بڕەپارەیەک نەماوە بۆ موچەی مانگی 12 موچەخۆرانی هەرێم بینێرێت. تەواوی موچەی مانگی 12 کەوتۆتە ئەستۆی هەرێم. پرسیارەکەش ئەوەیە ئایا هەرێم ئامادەیە تەواوی موچەی مانگەکانی ساڵی 2024 بدات یان مانگی 12 دەچێتە لیستی موچەخوراوەکانی دیکەوە کە 10 ساڵە لەسەری ڕاهاتوون. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.